بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە ناوڕۆکی راپۆرتی حکوومەتی کاربڕێکەری هێنیم و وەزارەتی دارایی دەکەین کاراستەی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقیان کردووە و دیوانی چاودێری دارایی عێراقیش وردبینی بۆ کردووە. پێشتر ئامادە نەبوون زانیاری لەبارەی ژمارەی موچەخۆران ئاراستەی پەرلەمانی کوردستان بکەن، بەڵام لە ئێستادا لە ژێرفشاردا زانیاریەکانیان داوە بە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق. ئێمە بە وردی باز لە ناوڕۆکی راپۆرتەکە دەکەین دەربارەی ژمارەی فەرمانبەران و موچەخۆران. بەڵێ سەبارەت بە ژمارەی فەرمانبەران بەم شێوەیە ژمارەی فەرمانبەران لە راپۆرتەکەدا کە هاتووە کە کۆی ژمارەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان 682,141 کەسە، خەرجی موچە لە مانگێکدا فەرمانبەران 734 ملیار و 593 میلیۆن و 244 هزار دینارە. ئەوەی کە فەرمانبەرانی گرێبەست ژمارەیان 26,889 کەسە، موچەی مانگانیان 12 ملیار و 394 میلیۆن و 596 هزار 596 هزار دینارە. خانە نشینان ژمارەیان لە هەرێمی کوردستان 245,104 کەسە، خانەنشینی مەدەنی و سەربازیە، کۆی موچەیان لە مانگێکدا 119 ملیار و 79 میلیۆن و 909 هزار دینارە. ئەوەی کە پێویستە بە چاودێری کۆمەڵایەتی کە بریتە لە کورتەباڵاکان و کەماندامان ژمارەیان 76,788 کەسە، کۆی موچیان لە مانگێکدا 11 ملیار و 177 میلیۆن و 850 هزار دینارە. شەیدان و ئەنفالکراوانی 63,413 موچیان لە مانگێکدا دەکاتە 36 ملیار و 377 میلیۆن و 456 هزار دینار. کۆی گشتی ژمارەی موچەخۆران ئەوەی کە دیوانی چاودێری دارایی عێراق ئێستا وردبینی کردووە حکوومەتی کاربڕێکەری هەرێم داوێتی بە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق 1 میلیۆن و 114,335 کەسە و کۆی خەرجی موچە لە مانگێکدا 913 ملیار و 623 میلیۆن و 64 هزار دینارە لە مانگێکدا. بەڵێ بچینە سەر خانەنشینان بەم شێوە دابەشکراوەوەی کە خانەنشینی مەدەنیە ژمارەیان 157,471 کەسە، خەرجی موچیان لە مانگێکدا 63 ملیار و 727 میلیۆن و 450 هزار دینارە. ئەوەی کە خانەنشینی سەربازیە 87,633 کەسە، خەرجیان لە مانگێکدا 55 ملیار و 352 میلیۆن و 459 هزار دینارە. کۆی گشتی خانەنشینان 245,104 کەسە و خەرجیان لە مانگێکدا کۆی خەرجی خانەنشینان 119 ملیار و 79 میلیۆن و 909 هزار دینارە. بەڵێ بچینە سەر ژمارەی شەیدان و ئەنفالکراوان و زیندانیان سیاسی و بەرکەتوانی چەکی کیمیاوی. بەم شێوە شەیدان و ئەنفالکراوان 81,315 خەرجی موچەیان لە مانگێکدا 35 ملیار و 334 میلیۆن و 18 هزار دینارە. زیندانیانی سیاسی ژمارەیان 1548 کەسە، خەرجیان لە مانگێکدا 808 میلیۆن و 547 هزار دینارە. بەرکەوتوانی چەکی کیمیاوی ژمارەیان 500 ئەوەی کەمینحیان هەیە 550 کەسە، لە مانگێکدا 235 میلیۆن و 900 هزاریان وەکو مینحا پێدەدرێت. کۆی گشتی 83,413 و کۆی موچەکەشان 36 ملیار و کۆی موچەی شەیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی و بەرکەوتوانی چەکی کیمیاوی 36 ملیار و 377 میلیۆن و 465 هزار دینارە. بەڵێ بینە سەر جیاوازی ژمارەی موچەخۆران لەگەڵ کۆی خەرجی موچە. پێشتر بەرپرسانی حکوومەتی کاربڕێکەری هەرێم باسییان لەوە دەکرد لە رێدوانەکانیان دەکە 1 میلیۆن و 255 هزار موچەخۆر هەیە، بەڵام ئێستا دوایەوەی کە دیوانی چاودێری دارایی وردبینیەکی سەرەتایی کردووە ژمارەکە کەم بۆتەوە بۆ 1 میلیۆن و 114,335 کەس وەکو موچەخۆر هەژمارکراون کە 682 فەرمانبەرن و 432 هزاریان موچەخۆرن. واتە ئەوەی کە کەمی کردووە دوایەوەی کە وردبینی بۆ کراوە دوایەوەی کە کەمی کردووە 140,665 موچەخۆر لە لیستی موچەکەمی کردووە بە بەراورد بە لێدوانەکانی پێشووی حکوومەتی کاربڕێکەری هەرێم کە باسییان لەوە دەکرد کە 1 میلیۆن و 255 هزار موچەخۆریان هەیە. سەبارەت بە خەرجی موچەش پێشتر خۆیان دەیانوت 944 ملیار خەرجی موچێ لە مانگێکدا،
بەڵام ئێستا بە پێی و راپۆرتی کە دیوانی چاودێری دارای عێراق وردبینی بۆ کردووە حکوومەتی کاربەرەکە داوێتی بە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق خەرجی موچە 913 میلیارد 913 میلیارد دینارە واتە جیاوازیەکەی 31 میلیارە واتە 31 میلیارد خەرجی موچەش کەمی کردووە ئەمە ژمارەی موچەخۆران بوو بە پێی و راپۆرتێک کە دراوەتە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بەخوای گەورەتان سپێرین خواتەڵە